بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری گفتوگۆ بەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە و باس بکەین لەسەر دۆخی سیاسی و کۆمەڵایەتی عێراق، قسە لەسەرەوە بکەین. ئایا بەبێ گەڕانەوە بۆ مێژوو ئەتوانین قسە لەسەر کێشەکانی عێراق بکەین؟ دەپرسین ئایا جیاوازیە مەزهەبی و ئیتنی و نەتەوەیەکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر پشێوی و ناکۆچی و ئاڵۆزیەکانی عێراقدا؟ ئایندەی عێراق بەرەوکوێ دەچێت؟ ئایا کاریگەریە هەرێمایەتی و نێودەوڵەتەکان بۆ خۆیان کاریگەریان هەبووە لەسەر ناکۆکیە ناوخۆیەکانی عێراق؟ عێراقی سەردەمی مستەفا کازمی چ فۆرمێکی نوێی دەسەڵاتداری بە بەراورد لەگەڵ سیستەمەکانی پێشخۆی بەخۆوە دەبینێت؟ ئایندەی کورد لەکوێی سیستەمی حکومڕانی عێراقدایە لە سەردەمی دەسەڵاتی مستەفا کازمیدا؟ ئەمانە کۆمەڵێ باس و تەوەری بەرنامەی گفتوگۆمان بە میوانداری بەڕێز دکتۆر شوان عوسمان مامۆستای زانکۆ و توێژەر لە مێژووی ئیسلام. خۆشحاڵم دکتۆر لەم دەرفەتە لەم بەرنامەیە ئامادە بوویت. گەر بپرسم پێم خۆشە بەڕێزت وەکو پسپۆڕێکی بواری مێژوو و مێژووی مەنتیقەکەەوە تەنانەت ئەوەی کە لە ناوچەکە گوزەراوە پێشکێکمان بیتێ لەسەر مێژووی ئاڵۆزی و ناکۆچی و بەریەکەوتنەکان لە عێراقا لە ناو مێژوودا. زۆر سپاس. مێژووی عێراق هەر لە سەردەمی کۆنەوە تاوەکو ئێستا بە حکومەوەی عێراق شوێنگای نیشتەجێبوون بووە بەهۆی بوونی سەرچاوەکانی زۆری ئاو بە تایبەتی دیزلە و فڕات و سەرچاوەکانی تریش کە دەڕژەنە نێو دیزلە و فڕات. ئەمە وای کردووە کە کۆمەڵگەی نیشتەجێبوونی مرۆڤایەتی هەر لە سەرەتاوە لەو ناوچەیە لەو منتیقەیە ینی بگیرسێتەوە و چەندین کۆمەڵگای مرۆڤایەتی یاخود کۆمەڵگای نیشتەجێبوونی جیاجیا لەو ناو لە دەڤەرە جیاوازەکانی کە ئێستا بەناو عێراق دەناسرێ هەبوو کە پێشتر بە میسۆپۆتامیا ناسراوە وجودی هەبووە. ئەم تەجەموعاتانە وای کردووە کە کاریان بەیەکۆبیشان بەیەکۆبی، بەڵام هەر گروپە و هەر تەجەموع و لە دەڤەرێکی جیا بووە بە دوای تێپەڕبوونی دروستبوونی سیستمی کارکردنیش، سیستمی سیاسیان، سیستمی کۆمەڵایەتیان، ئەمانە سنوورەکانیان بەرفراوان کردو کەوتونەتە بەریەککەوتن لەگەڵ یەکتریدا. بۆیە ئەم ئەنێگە بە شێوەیەکی خێرا بەبێ ناوهێنان بێنین لە حەزارەت و شارستانەتەکانی کۆنی سۆمەری و ئەکەدی و بابلی و ئاسووری و ئاشووری و گۆتی و کاشی و لۆلۆیی و هەموو ئەو ئەقوامانێک کە لەو ناوچەیە ژیاون دەبینی هەر سەردەمێک یەکێک سنوورەکەی بەرفراوان بووە، لە هەر سەردەمێک یەکێک سەرپەرشتی ئەوانی تری کردووە، دەستی بەسەر ناوچەکانی تردا گرتووە. بۆیە لەگەڵ بوونی شارستانیەتدا بوونی ململانەکانیش دەستی پێ کردووە لەو ناوچەیە کە پێی دەوترێ میسۆپۆتامیا یاخود بیلاد مابەینە نارێن، بیلادە ڕافیدێن کە دواتریش ئێستا بە عێراق ناسراوە. بۆیە دەتوانین بڵێن بوونی کێشە و گرفت بە شێوەیەکی بەردەوام لە نێو خودی ئەم شارستانەتانە وجودی هەبووە لەگەڵ یەکتریدا هاوکات لەگەڵ ئەوەشدا لە دەرەوەی سنووری میسۆپۆتامیا یاخود عێراقی ئەمڕۆ دوو شارستانێتی تری گەورە هەبووە کە شارستانێتی ئەریای کۆن بووە کە ئەمڕۆ بە ئێرانی کۆن ئێران دەناسرێ یاخود ڕۆژهەڵات دەناسرێ، و شارستانێتی کۆنی ڕۆمی جاچ لە سەردەمی مەقدۆنیەکان بێت، لە سەردەمی یۆنانیەکان بێت، لە سەردەمی ڕۆمانیەکان بێت، تاوەکو سەردەمی بێزەنتی و لەو لاشە و ساسانی. ئەو دوو ناوچەیە ئەم دوو دەسەڵاتش بە بەردەوام کێشە و گرفتیان لەگەڵ یەکتری هەبووە کە بتوانن یەک زاڵ بێ بەسەر ئەوی تردا. لە نەتیجەی ئەم ململانەیە نێوان شەرق و غەربدا بە ناوە جیاوازەکان و بە ئیمپراتۆرێتە جیاوازەکانەوە بە شارستانێتە جیاوازەکانەوە لە سەردەمە جیاوازەکانەوە دائیمەن ئەو ناوچەی کە ئەمڕۆ پێی دەڵێن عێراق و بە تایبەتی لە ناوەڕاست و تاوەکو هەرێمی کوردستانی ئەمریکا بە باکووری عێراق لە جوگرافیای سیاسی ناسراوە، ئەمان ئەو ناوچێ دائیمەن وەکو شەڕگەیەک بووە لە نێوان شەرق و لە نێوان غەربدا، لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا بە شارستانێتە جیاوازەکان و دەوڵەتە جیاوازەکان. بۆی ئەمە وای کردووە کە بە بەردەوامی جگە لە گرفتی ناوخۆ دائیمە شەڕی هاوردەشمانە بێ جا شەڕ ڕاستەوخۆ بیان بۆ کالەکرا. بەڵێ ئەم بەریەکەوتنانە بە بڕۆی تۆ بەریەکەوتنی کەلتورە یا بەریەکەوتنی طبیعەتی جیاوازە یاخود بەریەکەوتن بووە لە پێناوی فراوانکردنی ڕووبەری جوگرافیا بۆی زۆرترین زەوی لەژێر دەستی یەکتری دەربهێنن. ناتوانین بڵێن هۆکارێکی دیاریکراو هەبێتن بۆ
ئەم بەریەککەوتنانە ئەم شەڕانە چ ئەوانەی کە پەیوەندی بە شارستانێتە نێوخۆیەکانەوەیە یاخودەوەی پەیوەندی بۆ شارستانێتانایە کە ململانەیەکیان کردووە لەسەر خاچی ئەمڕ عێراقی خاچی میسۆپۆتامیا ئەوانەی ناوخۆ ینی جاری هەبووە مەسەرەن تۆ شارستانێتی ئەکەدیەکان لەگە شارستانێتی سۆمەریەکان ڕاستە تێکەڵ کێشەیەکەیە بەڵام لە هەمان کاتیشدا لە ڕووی عرقەوە لە ڕووی تنیکەوە لە ڕووی پێکهاتەوە لە ڕووی زۆر شتۆ جیاوازن لە یەکتری شارستانێتی بۆ نمونە ئەکەدیەکان و کاشیەکان دوو شارستانێت و دوو ئەتنیکی زۆر جیاوازن لە یەکتری ئەمانە چیاین و ئەمانە دەژنشینن یانێ بۆیە هەتا لە ڕووی پێکاتەوە جلوبەرجی شۆ جیاواز بوونە لەگەڵ یەکتریدا لۆلۆیەکان و بۆ نمونە بابلیەکان ئەمانە جیاواز بوونە لەگەڵ یەکتریدا یاخود ئاشووریەکان لەگەڵ بابلیەکان یاخود ئاشووریەکان لەگەڵ میدیەکان ئەمانە جیاواز بوونە لەگەڵ یەکتریدا بەڵام لە هەمان کاتیشدا زۆر خاڵی هاوبەش بۆ لە نێوانیاندا خاڵی هاوبەشی شەبوو لە نێوانێدا بەڵام لە هەمان کاتیشدا کولتوری جیاوازی شەبوو لە نێوانێندا چۆ خۆ دەزانانی مێژوی شارستانێتی مرۆڤایەتی ملەتێک نییە بڵێ ئەم شارستانێتە تەنها هیمنە هیچ ملەتیشی ترکیایدا بەشدار نییە چکە ئینسان بە تەبیعەتی سروشتی ئینسان وایە مرۆڤ وایە کارلێک و کارلێکراوە وەردەگرێ و دەیداتەوە پەخشیش دەکاتەوە بۆیە هەموو ئەو شارستانەتێکی ئێستای مرۆڤایەتی هەم بڵچ هەموو مرۆڤایەتیە ڕاستە هەندێک تایبەتمەندی هەیە ئەمە تایبەتمەندی شارستانێتی ئیسلام ئەمە تایبەتمەندی شارستانێتی بوزی ئەمە تایبەتمەندی شارستانێتی ئەفریقیا جۆری خەسڵەت و تایبەتمەندی هەیە مۆرکێت پێی دەناسرێ بەڵام لە هەمان کاتیشدا کولتورەکان بەیەکەوە لێکگرێدرا بوون جگەلەوە شارستانێتێک ئەو ململایەنەیە کە لە دەرەوە داهێنران و لەسەر خاچی کوردستان یاخود خاچی عێراق یەکلا دەکرانەوە ئەمانە بەریەککەوتن و ململانەیەکی مەساڵحی نێودەوڵەتی ئەو کاتە بەڵێ دکتۆر ئەکرێ ئێمە یعنی بڵێن ئایا ململانەکان بۆ خۆی ململانێ چۆنەڵی خەڵک جەماوار خەڵکی عێراق سوچی هەیە تێیدا یاخود یەکسەر ڕاستەوخۆبی بەسینەوە بەو فۆرمی دەسەڵاتدارێتیەوە کە لە ناوچەکە هەبوو بازویشی ئەستوری هەبووە پێوتراوە بازوی حکمڕانی و دەسەڵات ئایا ئەکری هەردووچان ئەم دوانە ئایا پەیوەندیانەیە بەیەکەوە یاخود ئەوە دەسەڵات و سیستەمەکە یعنی ئەو چەردەمێژووی بەڕێزە دایەمات بۆ لە عێراقا لە کۆندا هەموو ئینسانێک منتەمیە بۆ شارستانێتەوە بۆ ئەو کۆمەلگە مرۆڤای کە تێیدا دەژی کە ئەو کۆمەلگە مرۆڤی کە تێیدا دەژی تووشی گرفتێک دەبێت ئەمیش دەگرێتەوە جا زۆر جاریش خۆ تۆ بڕیاری سیاسی ئەنی چ لە کۆنەوە چ لە ئێستاکەشەوە خەڵک نایدە دەسەڵاتی سیاسی دەیدا شەڕ بکە مەلیک خۆ دەزانین لە سەردەمێکدا لە سەردەمی نەزری حکمی ئیلاهی مباشر و حکمی ئیلاهی غێر مباشر بەشێک لە پادشاکان خۆیان بە خواوەند دەزانن نوێنەرایەتی خوددایان کرد نەکو نوێنەراتی هەر خۆیان بە خوددا دەزانی دواتر خۆیان بە نوێنەری خوددا دەزانی وانە اینجا وردە تێپەڕی و قۆناغانە تێپەڕی تاوکو گەیشتۆتە ئەمڕۆ بەڵام لەگەڵ ئەمەشدا گەل کەمترین بەشداریە بۆ لەوەی کە بەشدار بێت لە بڕیاری سیاسیدا بۆیە مەتامعی مەلیکەکان و پادشاکان و دەسەڵاتیان و فراوانکردنی دەسەڵاتیان و ململانیان لەگەڵ یەکتریدا زۆر جار ئەمە وای کردووە خەڵکەکە بێتە قوربانی ئەم ململانانەی کە لە ململانە بەرکەوتنانەی کە لە نێوان دەسەڵاتە جیاوازەکان و لە قۆناغە جیاوازەکاندا هەبووە بەڵێ یعنی گەر ئەگەر خوێندنەوەیکی کۆمەڵناسیانە بکرێتەوە و بۆنمە شارەزایەکی بواری مێژوو خوێنەوەیکی کۆمەڵناسیانە بکرێت بۆ خەڵکی عێراق ئەوەی زۆر جار ئەوترێ ئەم وتەیەهی حەجاجی کوڕی یوسفی سەقەفیە لە ئەهل العێراقی ئەهل الشقاقی والنفاق لە ناکۆکی و لە عینەکانەکە لە عێراقە لە سەردەمی بەتایبەتی دەسەڵاتی ئیسلامەکە لە مانتیقەکە هەبووە ئایا بۆ خۆی ئەمە ئەکرێ بڵێن سایکۆلۆژەتی خەڵکەکەشی بۆ خۆی ئەم دۆخە ئەخوازێک کە ئێستا هەیەەوە درێژکراوی ئەو قۆناغە مێژویانەی ڕابردووە قسەکەی حەجاج لەوە دێ کە خەڵکی عێراق نەدەچونە ژێر دەسەڵاتی دەوڵەتی ئومەوی نەدەچونە ژێر ئەجینە ئەهلی شقاق و نیفاق ینی هیچ ملەتێک نییە حەزت بە پشێوی و جێرە شێوێنی و نەئارامی و دکتۆر عەلی وەردیژە باسی ئیزدیواجێتی تاکی عێراقەکە ڕێی کۆمەڵایەن مەبەستم لەوەی حەجاج زیاتر لەمە سەرچاوە گرتووە ئەوەی تری ئەهلی شقاق و نیفاق ینی تۆ بەچیدا دەردەکەی ئەهلی شقاق و نیفاق ینی ئەو کاتی کە ئەو پێ ئەو منتیقەی کە ئەو کاتە پێی دەوترا عێراق دوو شوێنی ئەساسی بوون کە کوفە و بەسڕایە هەردووچیان دوو ئۆردوگای ینی شار نەبووینە پێشتر دوو ئۆردوگای لەشکری مسلمانان بووە ئەنی ئەوەی لێوێن دەرنیشتە جێ بۆ زۆرینەی ئەولادی سەحابەکان و تابعین و ئەوانە بووینە ئێگەر ئەوانە ئەهلی شقاق و نیفاق من خەڵکی ترسیە جا پێم وایە ئەمە ینی زێدە ڕۆیەشی تێدا هەتە حەدیثێکی زۆردا دەجێڕنەوە بۆ پێغەمبەری خوددا دوردی خوای لێوێ دەڵێن
دەستی بۆ لای عێراق درێژ کردە وتێتی هونالیکە النفاق و هونالیکە الشقاق. ئەمە ڕەنگە باوەڕ ناکەم بۆ پێغەمبەری خوددا تعمیمێکی وا خراپ بەسەر هەموو خەڵکی دەبێت. عێراق وەکو جوگرافیا و شش هەن نەبوو تۆ کوفە و بەسراوە. دوو ینی بوونی کللتوری فرەڕەهەندی لە عێراقدا لە کۆنەوە وجودی هەبووە بۆیە ئەو جۆرە ململانەی لە کۆنەوە باسمان کرد دواتریش وجودی هەیە لە پێکهاتەیە و خەڵکەدا هەیە. ئەنی ئەو مەسەلەی ئیزدیوا کە دێنەوە سەر ئیزدیوازەتی تاچی عێراقی کە عەلی وەردی باسی لێوە دەکا لێرەوە دەتوانی سەرچاوی بۆ دروستکەیتەوە لەگەڵی قسە بکەیتەوە بۆ زۆر بە خێرایی دەسەڵاتەکان لە نێو کۆمەلگاکانی عێراقدا گۆڕانکاری بەسەدا هاتووە. ئەنی شعبی عێراقی گەیشتۆتە ئەو قەناعەتەی کە ئەو هیچ دەسەڵاتێک ینی شتێکی بەردەوام نییە، زۆر بەردەوام نییە. بۆیە کاتێک کە دەسەڵاتی گۆڕاو زۆر بە ئاسانی پشتگیری دەسەڵاتەکەی ترکراوە و پشت لە دەسەڵاتەکە کاتە بۆ پشتگیری ئەم قسەی تۆ دکتۆر ئەکرێ بڵێن ینی بۆ خۆی سڵتەوی دەسەڵاتی سڵتەوی یا سوڵتانیزم کە بۆ خۆی بەسەر گەلێک کاپی ئەزمونونەکانی مێژوو ئەسەپێنرێ و زۆرداری و هێز و بازووی ئەستور بەکارێنرێ بۆ خۆی ئەمە شعب دووچاری جۆرێک لە دووڕوی و دوو دیویەکات ئەگە کۆمەڵناسیانە سەیری دۆخەکە بکەڵە. بێگومان ئەمە لە ڕەهەندێکیە ڕەهەندی دووەمیشی بەردەوام بوونی ئەم زنجیرەیە. ئەن تۆمە باسمان لە مێژوی کۆنەوە بهینە تاوەکو مێژوی ئیسلامەوە بینە مێژوی ئیمارەت تاوەکو دەگەیتە ئێستاکەش ئەمە جۆرێک لە بەردەوامی بووە. ینی بۆ نمونە کاتێکە بنەماڵی مەلیک دەڕوخێ بنەماڵی مەلیک بە هەموو سەرچاوەکان دەگەڕنەوە سەر بنەماڵی پێغەمبەری خوددا. بەڵام کە قەتل و عام دەکرێت لە جادەکان ڕادەکێشرێن. عەبدولئیلا خۆ خاڵی مەلیکە و ینی لە بنەماڵی ئەوە لە جادەڕاچ پارچەشی دەکەن و عەبدولکەریم دواتر پاش 5 ساڵ دەکوژێ هەمان چارە نووسی دەبی. دوای و عەبدولسەلام دەکوژرێ هەمان چارە نووسی دەبیتن. عەبدولڕەحمان نەجاتی دەبیتن. اینجا دواتریش سەدام حوسێنوان هێشتاکەش گۆڕوونە. مەبەستمان لە چی دێ؟ ئەم بەردەوام بوونە ینی ئەم بەردەوام بوونە ئەم کەوتن بە دوای سوڵتەدا ئەوەیە کە لە لای شابی عێراقی ئەوەیە کە سوڵتە چێ بێ گرنگ نییە. ینی هەمویان لەگەڵ بانگەشی ئەڕێدا من ئالی محەممەد بوون بانگەشتی گەڕانەوەی دەسەڵات بۆ شەرعێت بۆ ئالی محەممەد بەڵام پاش 2 ساڵ لە ناو خۆیان بۆ شەڕیان لە 136 بۆ شەڕیان 134 بۆ 136 بۆ شەڕێن لە نێو خۆیاندا. جا بۆیە ئەم کللتورە وای کردووە کللتوری بوونی جۆرێک لە ململانی بەردەوام لە نێوان شارستانیەکانی کۆنی عێراقدا دواتریش بە دەسەڵاتە جیاوازەکاندا جۆرێک لە خەڵکی دروست کردووە کە وەکو ئەوەی کە بڵێن ئەنی جۆرێک لە دوایەکبوونی دەسەڵات وای دروست کردو کە ئەو خەڵکە مهتەم نەبی چێ حکمی دەکاتن مهتەم نەبی چێ حکمی دەکا و چێش بێ حکومکە بە دوایەوە بێت. باشە ئەگەر ئێمە ئەمە تعمیم بکەین بۆ نێم باسی عێراقین بەڵام ئەگە ئەم مۆدێل و فۆرمانە بۆ وڵاتێکی تری بۆ نە دراوسەیەک بۆ تورکیایەک بۆ ئێرانێ بۆ سووریایە بۆ وڵاتێکی تری عەرەبی یا وڵاتێکی باکووری ئەفریقا بکەین ئایا هەمویان ئێستا ئەگە قسە لەسەر مێژوەکانیان بکەین خاوەنی کۆمەڵێک مۆدێل و فۆرمی جیاوازن لەمانەی کە باسیەکەین کە لە هەر سەردەمێکە و لە قۆناغەکە بە شێوەیەک ئەم ململانەی خۆیان نوێ کردوێتەوە. دەزانێت عێراق خصوصیەتی عێراق خصوصیەتی هەیە بەڵام لە هەمان کاتیشدا لەگەڵ وڵاتانی لەگەڵ هەندێک حەزارەتی دراوسێ لەگەڵ هەندێک وڵاتانی دراوسێ جۆرێک لە لێکچوونیش هەیە جۆرێک لە لێکچوونیش هەیە. ینی بۆ نمونە تۆ ساڵی 79 کە شۆڕشی ئیسلامی دەبێت لە ئێراندا شوە بزانام شەقام خەڵکی هەڵ نەدەگرد ینی دەیبینی دوای ئەوە چی لێ دێ ئێستا چۆن دەیبینن ینی هەندی خۆش ئەمە بۆ مێژوی مرۆڤاتی چرکەیەکە بۆ مێژوی مرۆڤاتی چرکەیەکە دەچێت سووریا کە وش مێژوی شارستانەتی کۆنی فینیقیەکان و کەنعانیەکان و ئەوانن هەماشت دووبارە چوونی پاشۆڕشی پاش سەردەمی پاشایەتی پەنجاگانی عێراق و میسر بزەبێت هەتاوەی سووریا شەماشتە سووریا شەماشتە بەڵام تۆ بڕۆ ئەو دی فوراتەوە مەسەلەن بڕۆ جەزیرە عەرەبی نیمچە دورگە عەرەبی لەوێ مستەقەرترە چونکە ئەو جۆرە شارستانێت و کولتورە کۆن و حەزاریکە لە میسۆپۆتامیا و لە ئێران و لە سووریا و لە مصر و باکووری ئەفریقیا هەیە لەوێ نەبووە. باش دکتۆر لە عێراق خۆتە زانی خصوصیەتێکەیە بە تایبەتی ئەگەر لە سەدەی مێژووی ئیسلامیشەوە بەدواوە ئەو ناکۆکی و بەریەکەوتنانەی دروست و عێراق
وڵاتێکی فرە مەزەب و فرەیتنیک و فرە ناتەوەیە بە بڕوایەوە بۆ خۆی ئەمانەش فاکتەرێک یا عامیلێکی بنچینێنین لە بوونی جیاوازی و ناکوچ و بەریەکەوتنەکان. دەزانی ئەگەڵ دەمە دەگەڕێتەوە سەر وەکو باس کرد تایبەتمەندی سوڵتەویەکە زایدەم تایبەتمەندی کولتوریەکە باسمان لێوە کرد. یعنی ئەگەر بە وردی سەیری بکەوی سەردەمی مەلەکی لە عێراق بخوێنەوە لە 21 تا 58 23 تا 58 سەیری کە ینی بە پێ و دراسە سنۆلۆژیانی کە هەیە سایکۆلۆژیانی کە کراوە سۆسیۆلۆژیانی کە کراوە بۆ دەردەکەوێتە مەسەلەن دوو کەس جیران بوونە نەیانزانی ئەمە شیعەیە ئەمە سوننەیە زۆر تەبیعیش بەیەکەوە ژیاون هیچ گرفتێکیش لە نێوانیاندا نەبووە زۆر بە تەبیعی ژیاون هەتا بۆ نمونە کورد کە لە بەغدا ژیاوە هەستی بە غوربەت و بە نامۆبوون نەکردووە لە نێو خەڵکی عەرەب کە ژیابێتن زۆر تەبیعی بۆ هیچ ئەو تایبەتمەندیە تائیفیە توندەی کە ئێستا کە دەیبینین وجودی نەبووە کەی ئەو تایبەتمەندیە تائیفە دروست دەبێتەوە بۆ چونکە دەسەڵات لەو کاتەدا دەسەڵات سوڵتە لەو کاتەدا سوڵتەی مەلەکی لەو کاتەدا نە بەلای شیعەدا ڕواندوێتی نە بەلای سونەشدا شکاندوێتی دەسەڵاتی عێراق بۆ خۆی دەسەڵاتی عێراق بۆ بە شێوەیەک کشتی هەتا مەلیک بۆ نمونەکە لە ساڵی 1940 کە ڕاپەڕینەکەی ڕەشید عالی گەیلانی دەبێت لە بڕی ئەوەی بچێ خۆی حەشاردە لە بەسرا و لە تکریت و لە مووسڵ بنە ماڵی پادشا دێنە هەولێر و لە ماڵی مەلافەندی خۆیان حەشارەدەن ینی ئەمە مانای چی دەگەیەنێ ینی ئەوەیە کە دەسەڵاتەکە کە دانراوە بۆ هەمووان دان بۆ پشتیوانی ئەم بۆ چوونەی تۆ دکتۆر یعنی سەیری کتێبەکانی تەواوی ئەو لە مەحاتی تاریخی اجتیماعی عێراقی ئەوەی عەلیوەردی خوێنەرەوە هەمووی کە باسی ئەو شەڕە خوێناویە ئەکا لە نێوان دوو مەزەبی جیاوازە ڕاستە و خۆ دەسەڵاتەکانی سەفەی عوسمانی تۆمەتبەر ئەڵێ ئەو دەسەڵاتانی کە لە ناوچەکە بوون جیاوازیە مەزهەبیەکانیان تۆخ کردوێتەوە بەڵێ ئەخە دوای ڕەوینەوەی عوسمانەکان و نەمانیان تقریبا نوشتە نامینێ وجودی نامینێ ئەمەیان هیچی نەماوە جگە لەوەش عوسمانەکان لە ململانیان لەگە سەفەویەکان ئەم شتیان بەکاردەیەنە مەسەلەی بە پێچەوانەوەش بە دڵنیایەوە پێچەوانەشەوە بە دڵنیایەوە پێچەوانەشەوە بەڵام دواتر کە لە تۆ لە سوڵتەی سیاسی دەیت دواتر لە دوای ساڵی 58ەوە دەبینی ئەمە گۆڕانکاری وردە بەسەدادێ هەتا لە سەردەمی عەبدولکەریمیشدا تا ڕادەیەکی زۆر ئەمە ینی سەخامگیرە بۆ نمونە تۆ مەدینەی سەورایە خۆت کە ئێستا پێی دەوترێت سەدر دروست دەکرێتن خۆ زۆرینی هەرە زۆری شیعە نشینە لە کاتێش عەبدولکەریم قاسم مەسەلەن پێیداون و ئەوانی نیشتەجێ کرد و بوون بە بەشێک بەڵام لە دوای هاتنی فکری بەحسیزم عەرەبیزم کە ئەمەیان زیاتر تەرکیزی لەسەر عرب کردو ڕگەزی عرب و لە ڕنێو ڕگەزی عەرەبیشدا لەسەر سونە کردەوە ئەمە ئەو تەفلیقی زیاتر و زیاتر و زیاتر دروست بوو بۆ سەیری کە مەسەن ئەحزابی شیعی معارزە کەی دروست دەبێت لە کێوە دروست دەبێت سەیری کە هەمووی لە شەستەکان لە دوای گەشتە سەندنی فکری بەحسیزمەوە دروست دەبێت لەو کاتەوە دروست دەبێت پەرچەکردار بەڵێ لەسەرەوە دروست دەبێتن تۆ مەسەن سەیری کە چەند ڕۆڵیان هەبووە ئەو عناسری غێری سونی لە نێو ئەو دەسەڵاتانێک کە هەبووینە ئەکرێ بڵێن دکتۆر ئەم ناکۆکیانش بۆ خۆی دەسەڵاتە هەرێمایەتیەکان قازانجیان هەبوو تێداوە ئیشیان بۆ ڕۆیشتووە کە ئەو ناکۆکیانە دروستکەن چکە مادام ئەمە گرێدراوی سوڵتەی سیاسی بێت هەر وڵاتێک کە خاوەن اقتصادێکی گەورە بێ کە ئارامجیان جای اقتصادە چێ نەود بێ کانزا بێ کشت و کاڵ بێ هەر شتێک بێ ئەو ئەتماعی نێودەوڵەتی لەسەرەتی چکە خۆت دەزانی مەسەلەن بازاری نەوت ئێستا لە دنیا چەند شوێنێکی تایبەت ئاراستەی دەکەن مەسلەی خۆماڵیکردن و بە ئازاد ناردن و بە ئازادی فرۆشتن و بە ئازادی تەنقیبکردن ئەمە پێم وایە ئەمە گرێدراوی اقتصاد گەورەیە ملت لەگەڵ خۆی و دەسەڵات لەگەڵ خۆی ئەمە گرێدراوی اقتصادەکە ئەمە گرێدراوی اقتصادە بە دەرەجەی ئەساس و لە نەتیجەی اقتصادش ململانێ دەبی لەوەتی ئێمە بیرماندی لە منداڵیەوە تا ئێستاکە هەر دەڵێن رووسیا هیوایە گەیشتنیەتی بە ئاوە گەرمەکان وانە دەریای ڕەشە و کەنداوی عەرەبیە و دەریای سوور و دەریای سپی ناوەڕاستە ئێستا کەش ئەم ململانەیە بەرداوامە تاوەکو حاڵی حاضر کە ئێمە قسەی لەسەر دەکەین تاوەکو ئێستا کەش بۆ بگاتەوە ناوچانە مەوزوع چییە بابەتەکە چییە هۆکارەکە چییە ئابووریە گەیشتنیان بە سەرچاوەکانی وزە و ڕێگاکانی گەیاندنی وزەیە بە بازاڕەکانی جیهان ئەنی ئەمەیە جا بۆیە بوونی هەر کێشەیەک لە وڵاتانی کە سەرچاوی ئاخود وڵاتی دەوڵەمەندن ئەمە خۆی لە خۆیدا ئەنی بوونی گرفتێکی بچکۆڵا هەوڵی گەورەکردنی دەدرێت بۆ سیاسەتی پەرتکە و زاڵبە لەسەرم
شوێنانە جێبەجێ دەکرێتن و وەکوی بینیمان لە عێراقدا هەر لەسەر هەویە خەڵک دەکوژرا تۆ ناوت عومەرە شیعەک دەی کوشتی تۆ ناوت عەلیە سوننەیەک دەی کوشتی تۆ کوردی هەردوو لا دەیان کوشتی جا ئەمە وای لێ هاتبوو کە شیرازە عێراق بە تەواوی بپچڕێ نەمێنێ و لە هەمان کاتیشدا تەشجیعی ئەو ڕەوتە دەکرێتن ڕەوتی سونناگەری ڕەوتی شیعەگەری ڕەوتی نەتەوایەتی عەرەبی کوردی ئاسووری نازانم چی بۆ ئەوەی ئەو وڵاتە وردە بەرەو ئەنعیزالی نێوخۆی خۆی بڕۆ هیچ لایەنێک پێی هاوکاری نەکە لەگەڵەوی تردا و لە هەمان کاتیشدا قەوارەکەی بمێنێ بەس بە زەعیفی بۆی بەردەوام هەموو پێکاتەکان پێویستیان بەو هێزانە بێکە ئەم پرتکردنیان دروست بە بڕوای تۆ ناچینەوە سەر ئەو بۆچوونەی کە بازە جیاوازیەکانەکە بەریەکەوتنرۆ دیسان دەسەڵاتی سیاسی دێ شعب بەکارێنی خۆ ئەوانی کە دەسەڵاتی سیاسیانەیە لە عێراقا لە ڕێگەی خەڵکەوە شەرعیەتیان پێدراوە بوون بە دەسەڵاتدار کەواتە گەلێکی چۆنەڵێ نازانم تعبیرە گونجاوی بڵێ ئەمە ناهۆشیاری کۆمەڵگایە نەهۆشیاری سوڵتەی سیاسیە لە عێراقا بکێتە ژێر ململانێ ناوچەیی و نێودەوڵەتیەکانەوە بۆ ئەوەی کە چۆنەڵێ هاوکێشەی هێز لەسەر خاکی عێراق لا بکرێتەوە بێگومان کاکە ئارەم ئەنی تۆ ئەگەر سەیری سوڵتەی سیاسی چ لە عێراق بچ لە شوێنەکانی تریش بکە ئەنێ من گومانم لەوە هەیە کە شەرعیەتی ئەم خەڵک شەرعیەتی دەسەڵاتیان لە خەڵک وەرگرت بێ ئەنی هەمومان دەزانی مەسەرەن تۆ هەموو وڵاتانی لە پێ دەڵێن لە زەریای ئەتلەسیۆ لە مۆراکۆ لە مەغریب بۆ وەریگرتاوەکو کەنداوی عەرەبی ئەو دەسەڵاتانە چێ دایناون ئایا بە هەڵبژاردن و لە نێو خەڵک و خەڵک هەڵی بژاردون فەیساڵ چێ هێنای وە عێراق فەیسەڵ چێ هێنای جەمال عەبدولناسر چێ هێنای بۆ دەسەڵات قەزافی چێ هێنای بۆ دەسەڵات حافز ئەسەد چێ هێنای بۆ دەسەڵات حزبی باز چێ هێنای بۆ دەسەڵات بڕۆ سەیری مزەکراتەکانی هەردان تکریتی بکە بزانەوە چه شێوازێک هاتوون بۆ دەسەڵات شۆڕشی چی و حاڵی چی ئەن هیچ پەیوەندبوونێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی لە نێوان دوو قەوزدا ئەنی ئەمانەیان پێم وایە هیچ پەیوەستبوونێکیان بە خەڵکەوە نییە ئەمانە سوڵتەن و دەهێنرێن دادەندرێن بۆ مڕعاتکردنی ئەو مەساڵحە گەورە نێودەوڵەتانەی کە هەن بە عێراقی ئێستا کەشەوە بە عێراقی ئێستا کەشەوە مستەفا کازمی کوا شەرعیەتی جەماوەری ئەو پیاوە چۆن هات بە چ شێوازێک هات خەڵکەڵی بژار هەڵبژاردن کراوە تاوەکو خەڵکەڵی بژێری کەس نازانین بەچی پێکهاتەیەک و معادلەیەکی سیاسی ئەم ڕازیک و ئەم پێکاتەوە ئەم پێکاتەوە هێنایە کاتەیە کرێ بڵێن ئەم فۆڕمەی دەسەڵاتی ئێسش کە باسی مستەفا کازمیگە درێژکراوەی هەمان عقلێت و بۆچوونەکانی سیستەمی حکومڕانیە لە عێراقا کە حکومیان کردووە زائیدەن گەمە نێودەوڵەتەکان گەمە نێودەوڵەتیەکان زائیدەن گەمە نێودەوڵەتەکان بڵێ چونکە کازمی ئێستا کە هاتووە لە کاتێکدا هاتووە کە چەند هاوکێشەیەکی نێودەوڵەتی لەم دەڤەرە هەڵدەسوڕێ هاوکێشەکان چین بۆ نمونە مەوزوعی شامی گەورە بابەتی شامی گەورە پرۆژەی شامی گەورە کە بە نێوان عێراق و ئوردن و مصر بە حساب جێبەجێ بکرێ جۆرێک لە یەکێتی اقتصادی یەکێتی ئەمنی و یەکێتیەکی سیاسی لە نێوان ئەمانەدا بێتن ئەمە لایەکەن لای دووەمیان ڕێگای حەیفا مەسقەت ڕێگای ئاسنی حەیفا مەسقەت واتە بەستانەوەی ئیسرائیل بە عومان بەچێ لە چێشەوە بە نێو جەزیرەی عەرەبیدا بچێ بە نێو سعودیا و وڵاتانی کەنداودا بڕاتن ئەمە لایەنێکی تر لای دومیان مەشروعی پێ دەڵێن ڕووباری دەستکرد کە لە مەشروعی گاپەوە بۆ ئوردن بە خاچی سووریاوە بۆ ئوردن و بۆ ئیسرائیل و لەوێشەوە بۆ ناو سعودیا و لێشەوە بۆ وڵاتانی کەنداودا بڕوە ئەمان زائیدەن لەسەر ئەمانە پرۆژەیەکی تری گەورە هەیە کە کاری لەسەر دەکرێتن ئەویشە پرۆژەیەکە ڕۆجر کۆشنەر سەرپەرشتی دەکاتن ئەوەی گەڕانەوەی سەلامی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاری لەسەر دەکرێت ئەم چوار پرۆژەیە لە ئارادایە دەبێت جێبەجێ بکرێت کاری لەسەر دەکرێت بۆ جێبەجێکردن لە بەرامبەریشدا پرۆژەی هیلالی شیعیت هەیە کە پرۆژەیەکە دش بەم پرۆژانەیە هەنی ئەم دوو لایەنە ئەو لای رووسایە سینە ئیرانە زائیدەن تورکیا لە هەندێک معادلات داخل بووە ئەمەش پرۆژە خۆراوایەکانە بۆ دەستگرتن بۆ سەر سەرچاوەکانی وزا پێکهێنانەوەی عەرەب ئیسرائیل و ئاشتی بەردەوام
و دەستگرتن بەسەر ئاوەگەرمەکانی دەریای سپی و دەریای سوور و کەندای فارسی و ڕێگاکانی بازرگانی ڕێگاکانی بازرگانی نێودەوڵەتی و ڕێگای وزە و زایدن سەرچاوەڕای تو ئەم دوو پرۆژە شیعیەکە کە ناوی بین ئەگەر خۆر هەڵاتی بێەوەی لە نێوان رووسیا و سین و ئێرانەوە ئەو پرۆژە خۆراوایش کە هەندێک لە وڵاتانی ناوچەکە هاوکارنی بە ئیسرائیلیشەوە یعنی ئەم دوانە چاوەڕێی ئەوە ئەکرێ هەردووکیان لە ئاستی یەکتری بڕۆنە پێشەوە و بەریەک بکەون و عێراقیش بەشێکە لەوان یاخود ئەمانە ئایندەیان تا ئێستا نادیارە بە هیچ شێوێک دوو پرۆژە بەیەکەوە ناچێتە پێش چکە دیش بەیەکە آخر بەرەو ڕووی یەک بێن بەرەو ڕووی بەرکەوتن مەبەستم هاوتەری بناڕۆ نەمانە هاوتەری بناڕۆ نەخێت بەریەکەوتنە بەریەکەوتن دەبێتن جا ئەو بەریەکەوتنە چی ئەو گۆڕینی ئەو سیستەمە حکومڕانیانەیە کە ئێستا کە لە ناوچەکە عێراق بەشێکە لەوە ئەمەی عێراق لە ساڵی 2011 کە شەڕی سووریا هەیە ئەنی شەڕەکە لەسەر چییە گەیاندنی هێڵی گازی سروشتی بوو بۆ ئەوروپا لەکوێوە بۆ ببێت بە بەدیل لە بۆ هێڵی گازی سروشتی رووسیا ئەوروپا لەیان گازی سروشتی خەلیج بە ئوردنەوە لە ئوردنیشەوە بۆ سووریا لە سووریا بۆ سەر دەریای سپی ناوەڕاست بچێ کە سووریا ئەمەی قبول نەکرد ئەو وەزعەیە کە دەیبینی ئێستاکە بۆ چونکە لە ڕێگای و هاوپەیمانی ئێرانە کە ئەو پرۆژەیە جێبەجێ بایە دەبۆ لێدانی بەرژەوەندەکەی تر کە پرۆژەکەی تر کە هاوشانی ئەو پرۆژەیە بۆ ئەم شەڕ و هەراهۆریایی کە ئێستا کە لە سووریا دەبین و کۆمەڵکوژێر کە لە سووریا دەبین دەرئەنجامی ئەمەیە بۆ لە ئوردن هاوسنووری سووریا تەقەیەک نییە بۆ لە ئیسرائیل کەس تەقەیەکی لێ ناکاتن بەڵام بۆ لە سووریا ئاوای لێدێ لە عێراق هاوسنووری ئەم دوو وڵاتەیە بم کێشەیە گەیشتووە لەم لاشە سووریا مصرت هەیە ویش هاوسنوورە بە چ دۆخێکدا دەڕواتن جا بۆیە تەحزیرات و ئامادەکاری گەورە دەکرێتن ئەو ئامادەکاریە دەبێت سەرەتا نیزامی سیاسی ئەم ناوت ئەو هاوچێشانە گۆڕانکاری بەسەدا بێ جا لەم دووبەرەیەدا کامیان دەتوانێت ئەو معادلە بگۆڕێ بۆ ئەوی بەرنامە ئەو ئەجندا گەورانی کە هەیەە جێبەجێکرێ و کامیان ناتوانێت بەڕای تۆ لەم نێوانەدا پێویستان بە عێراقێکی هێور و بێکێشە و بێململانێ هەیە کە لە ڕووی سیاسی و سەربازی و بەریەکەوتن نەبێ بۆیە ئێستا ئەیانەیە بۆ ینی ئەومەوەسمە ئەو کە لە بەری ڕۆژ ئاوا بێت یعنی ئێستا کازمی خۆ پەیوەندیەکانیشی لەگەڵ ئێران و لەگەڵ سعودی و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ چوزانم وڵاتانی تریژ ئوردون و چوچ ئێوێ یعنی لەگەڵ هەمویانە پەیوەندیکی هاوسەنگ دروستکە بە بڕای تو ئەم فۆڕمی حکومڕانیەوە ئەم هێنانی کازمی کە تۆزێک تا ڕادێک ئەندازەیە ئێستا ئاسۆکانی جیاوازی دەرکەوتووە لە سیستەمەکانی پێشخۆی ئەمە بۆ خۆی دۆخی عێراق بەرەو ئەوە ئەبا کە ئەم وەزعی تۆ باسیەکەم پرۆژانە پێویستی بەم جۆرە لە بەڕێوە چوونی سیستەمی سیاسیە بێگومان ینی لەوانەیە مەسەن بیانەوەی کازمی ببێ بە کەسێکی بەهێز و دەوڵەتێکی بەهێزی لە ژێردەسەڵات بێ و بێ بە سنترال ئەنی زۆر جار باز لە هەڵوەشانەوەی پەرلەمانیش دەکرێت بۆ ئەگەر پەرلەمان هەڵۆشێتەوە تاوەکو ئینتیخاباتی ئایندا چی حکومڕانی یەکەمە لە عێراقدا چێ دەبێتە کەسی یەکەمی دەسەڵاتدار بێگومان سەرۆگۆزیران بێگومان سەرۆگۆزیران دەبتێ بۆیە بۆ ئەوی لەو ماوەیە ئەجنداکانی جێبەجێ بکە تاوەکو هەیە بەڵام ئایا بەرەی بەرامبەر ئەمە لێ قبول دەکات خۆی قسەکە ئەوەیە دکتۆر ئەگەر من بۆ بەڕێزی بۆ زیاتر مەفهوم بێلات پرسیارەکە یعنی ئێستا کازمی نەحیزب نەپێکاتە نەکوتلە نەتەنانە مەزهبێکی بەهێزی واش کە وەکو واجی هەبێ لە پشتیەوە نیە ڕاستە لەوانەیە لە مەزهبێکی جیاواز بێ بەڵام وەکو بە شێوەیەکی وەکو هینانەیەکتر ئەو سەرکردە و سەرۆکانی تر کە زۆر مهتەم نین بە لایەنە ڕەهەندە مەزهبێکەوە ئەمانەی نییە بە بڕوای تو ینی ئایا ئەمە سەر ئەگرێ بۆی خۆی بۆ خۆی ئەو پرسیارەکەیە ئایا ئەمە ئەچێتە پێش یاخود ئەمە بێدەنگبوون و خامۆشیکی بەر لە ڕوودانی گەردەلوولێکی گەورەیە لە عێراقا من پێم وانی ئەمەی بۆ بچێتە سەر بۆ پێی ئەو ئەجندا و بەرنامەی ئێستا هەیەی بیەوێ ئیلغای مەشروعی بەرامبەر بکە پرۆژەی بەرامبەر بکە کە متەمەسیلە بە حەقدێکی 50 ساڵەت هەیە لەگەڵ تورکیا ئەوە هەرێم کردوێتی بتوێ نەتەوێت تورکیا دەتوانی پێدا بگرێ لەمایان ئەمە لایەک لای دووەمیان تۆ عەقدێکی 500 ملیاریان 600 ملیاری لەگەڵ سین هەیەی کە عادل عەبدولمەهدی کردوێتی لەگەڵ سین بۆ ئاوادانکردنەوە پرۆژەکانی عێراق ئەمە شتەیە اینجا ئێستا کە بەنیازن عەقدێک بکرێت لەگەڵ رووسیا و کڕینی هەندێک فڕۆکەی زۆر پێشکەوتوو ئەمەش لایەکی تر اینجا مەسەلەی بۆڕی نەفتی عێراق تورکیا کە
هی ڕۆژنەفتەوەی رووسایە کە ڕاستەخۆ دەسەڵاتی رووسیا پشتی تێدا هەیە هەموو ئینجا ئەتماعی سیاسی و مەسهەبی و مێژووی ئێران لە عێراقدا کە قوڵاییەکی مێژووی و کولتوری و ڕەهەندێکی مەسەبی زۆر زۆر بە قووەتی هەیە ینی تۆ هەر لە بەغدا و دیالە و تاوەکو منتیقە شیعەنشینەکە بیگرە هەمووی لەژێر کۆنتڕۆڵی ئەودا بمانەوێت نەمانێت ئەمە ڕاستیی جگە لە هێزە سیاسەکان و اینجا بوونی حەشدی شعبی کە وەکو هێزێک کە پێم وایە بیاوێ بە دوو ڕۆژ سوپای عێراقیش چەک دەکاتن ئەوەندە بەهێزن ئەوەندە زۆرن ئەمە لایەکە زایدەم بوونی مەرجعیەتی شیعە لە باشوور دەکەمە تاوەکو ئێستاکە مستەفا کازمی نەیتوانیوە بیبینێ ئەمە خۆی لە خۆیدا پرسیارێکی زۆر گەورەیە ئەمە لایەکەن بۆیە مستەفا کازمی ئەگە بیوێ ئەو ئەجندایە جێبەجێکەوە بەبێ پاراستنی ئەو بەرژەوەندیانە ببێ گومان سەرکەوت پێ دوایە و هەنگاوانەی ئەینێ شکڵیاتە یاخود بەرنامەی بەهێز من پێم وایە تاوەکو ئێستاکە ئەوەی دەبیندرێ مستەفا کازمی جگە لە لەشکرێکی گەورەی سوسیال میدیا هیچی تر نییە جگە لە لەشکرێکی گەورەی ئەو پشتیوانی ئەمریکا بەو شێوەی ئیستیقبالی کرا لە پشتیوانی ئەمریکا نێودەوڵەتیە پشتیوانی ئەمریکا لەسەر ساحەی لەسەر واقعی سیاسی لەسەر واقعی جەماوەری ئەو پشتیوانی نەیتوانیوە بۆی دروست بەڵام بە بڕای بۆ لە سەرۆکانی پێش و بەو شێوە ئیستیقبالە گەورە و پڕۆتۆکۆلە گرنگە نەیکرد من پێت دەڵێم لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی خۆی تەواو پشتگیری دەکەوە ئەعلانیشی کردووە نەکرد لەوە ئەعلانە تەنانەت حیمایە شخصیەکانی ئێستاکەی مستەفا کازمی وەکو باسی لێوە دەکرێت سەرباز ئەمریشەکان پێدوانی ئەمە حەسانەیەکی گەورەیە بۆ کازمی حەسانەی ئەمریشی بە تەنیا بەس نییە بە تایبەتی بۆ کۆمەڵگەی عێراقی بە تەنها بەز نییە سەدام حوسێن حەسانەی نەبوو عەبدولکەریم قاسم حەسانەی سۆڤێتی نەبوو هەموو هەیان بۆ عەبدوڕەحمان عارف نەیبوو عەبدولسەلام نەیبوو حافز ئەسەد حەسانەی عەفەن بەشار ئەسەد حەسانەی ڕووسی نەبوو پێشتا کە شەڕ بەردەوامە باشە ئێستا ئەو لەسەر ڕاستە تۆڵی لە ئەسی سوسیال میدیای بەڵام کۆمەڵی هەنگاوی ناوە هەستەکەی لەبەرەی خەڵک و جەماوە خەڵک دڵخۆشەکە بە بڕوای تۆ یعنی ئەمانە بۆ خۆی وا ناکە هێدی جەماوەر هێور بکاتەوە بۆ ئەوی کە بنە پشتیوانەیەکی سەرسەخت بۆی لایەندا ئارەمجە من کە دەڵێم تاوەکو ئێستا کە لەسەر ئەرزی واقع مەبەستمە هیچی نەکردووە ئەوەی کراوە بانگێشتا من دەزانم ئێستا کە تۆ دڵت بەچی خۆش و دەتوانم قسە بە دڵی تۆ بکەم بۆی لایەنگرم بی هەموو سیاسێکیش دەزانێت جەماوەرچی دەوێت بۆی لایەنگری بێ چوونی بۆ ساحی تەحریر و قسەکردن لەگەڵیان و ئاراستەکردنی بە پێ قسەکانی ئەو هەتا کاک بەرهەمیش بۆ ئاراستی قسە دەکە زۆرجە ینی ئەمە وجودی هەیە و زایدەن بوونی ئەرزیەتێکی گەندەڵی تا ئەو سەری لە سیستمی حکومڕانی عێراق لە 2013 تاواکو ئێستا ئەرزیەتەکەی زۆر لەبارە بۆی هەر کەسێک بوێت جەماوەر حەشت بکاتن و جەماوەر کۆی بکاتەوە بۆ ئەمە بەڵام مەسائلە عەقائیدیەکان مەسائلە نەتەوەییەکان ئەمە دەتوانێت قوڵە نیشتیمانیەکان دەتوانێت ئەمانە ببڕێتن دەتوانیم کار ئەمە لەسەر بەڵام بە بڕای تۆ تۆڵێ ئەمە بۆ نمونە ئەوێ یعنی تا ئێستا ئیشی کرد ئەگەر ئەمە ئیش بۆ ئەوە بکات لە ئایندا کە قەرارە لە مانگی لە حوزەیرانی 2020 بۆ هەڵبژاردن بکرێت لە عێراقا بۆ خۆی بتوانێت قوارەیەکی گەورەیە لیستێکی گەورە دروستکە و پشتیوانی دروستکە وردە ناگاتە ئامانجەکانی خۆی دەکرێت پێم وایە دەکرێت لیستی هەبێ و دەکرێت دەنجیش کۆ بکاتەوە بەڵام ئایا ئەو بەرنامە سیاسی کە ئەو هەیەتی دەوێت جێبەجێ بکاتن کە بەرکەوتنیەکی ڕاستە و خۆی لەگەر کۆمەڵێک لە پرۆژە گەورەکانە نێودەوڵەتیەکان هەیە ئایا ڕێگای پێدەدەن ئەم پرۆژەیە بەردەوام بکاتن ئاگای ڕێگای پێدەدەن بۆ شەرعیەتی خۆی بەردەوام بۆ شێوەیە کە شەرعیەت بەخۆی دەدە بەردەوام بێ لە حکومی عێراقدا تاوەکو ئەو کاتە ڕێگای پێدەدەن یاخود ئەویش کۆمەڵک ئەجندای تری بەرامبەر ئەوەی کە شەقام یان ڕای گشتی زۆر جار وەکو بەڕێزی وەرمە شرۆڤەکارێکی سیاسی یعنی ورد ناکرێتەوە بەڵام لە ئاستە سەدحیەکەیە یعنی ئەڵێن ئەمریکا چرای سەوزی بۆ ئەم پیاوە هەڵکردو و یعنی دەستکراوەی کردووە لەوە چۆن شێواز و فۆرمی دەسەڵاتداریتی لە عێراقا پەیڕەوەکە ئەمە بۆ خۆی ئەو هەنگاوانە ینی ئەمریکا ئاگادارە لەی بە تایبەتی هەڵدانەوەی مەلەفی گەندەڵی سەفقەی تیجاری مەسەلەی معابیرە حدودیەکان یعنی زۆر شتی تر پرسی گەورەی تر کە لە عێراقا قەرارە تایسە یەکلا نەکراوەتە ئەو یەکلای بکات و یعنی پێ دوایە ئەم بۆ یەکشت بۆ باز دەکەم بۆی بزانین دەسەڵاتیان پیاوە چەندە من ینی لە قەناعەتی خۆم من حەز دەکەم و پیاوە ئەو بانگەشەی کە دەیکا
جێبەجێ بکە لەسەر ئەرزی واقع بەڵام ئێمە ئێستا قسە بۆ جەماوەڕ دەکەین هاوڵاتیەک وەکو هاوڵاتیەک لە قازانجمە هیچ نەبێ من ماگانە موچەکەی خۆم وەردەگرم هەنی وەکو مامۆستایە کەس هەیە مە حەز نەکە بەڵام ئەمە وەکو شڕۆڤەیەک باسی لێ بکەین و بۆ جەماوەڕ قسە دەکەین لە تاڕمیە چەند ساروخێکیان بە ناوچەیەک وەنا هێزی ناردە سەریان هێزی دژە تیرۆری ناردە سەریان چەند کەسێکیان گرت و هێنانەوە پاش کەمتر لە سەعاتێک هێزێکی گەورە هاتە ناو ناوچەی خەزرا و بارەگای دژە تیرۆری عێراقی کۆنتترۆل کرد و خەڵکەکانیشان ئازاد کرد و بردیانەوە تەنانە تەلیفۆنی بۆ هێزی گاردی فەرماندەی گاردی ناوچەی سەوز کرد و بە گوێی نەکرد بوو کە ڕوبەڕووی ئەمانە بیتەوە ناچار تەلەفۆنی کرد بوو بۆ قیادەکانی شیعی کاکە وەرە بەس ئەمانە ببەنە دەرەوە بە تۆزێک هەیبەتمان بمێنێ ینی مەبەستم لە چی دێ ئەرزی واقع ئەمەیە ئەرزی واقع ئەمەیە بەڵام بانگەشتە و هەڵبژاردن و ئەوانە تا دەگاتە ئەم کاتە تا دەگاتە ئەم کاتە ئەو پیاوە ڕێگای پێدەدرێ و ئەجندایانەی جێبەجێ بکە من گومانم هەیە لەمە ئەو ئاماژانە چی ینی تۆ پێش تریش باست کرد بۆ منە لەوانەیە کەسێکی وەکو دکتۆر بەرهەم کە سەرۆ کۆماری عێراق و کووردە ینی ئەوەی کە لە بەوادیرە سیاسیەکان دەریەخاوە پەیوەندی و علااقاتەکان دەریخاو بە جۆرێ لە جۆرەکان ئەو ڕێخۆشکەرەوە پشتیوانیشی ئەکا هۆکاری چی ئەم پشتیوانیکردنیانی بە شوێ لە شێوەکان بۆ بوونی کازمی لەسەر سیستەمی حکومڕانی لە پێم وایە بوونی کازمی و پشتیوانی ئەو یەکەمان پشتیوانێکی ڕەنگە شخصی بێ وەکو ڕەفیق و برادری کۆنتری یەکتر دوو هەردووچیان زۆرێک لە خەلفیەتی دۆستایەتی ئەمریکیان هەیە هەرچەند لە ئەمریکا ژیاون و نازەمە بزەمەوشیان هاوڵاتی ئەمریکینیان بەریتانی ئەمریکین ئەمە ڕەنگە خەلفیەتێکیە بێ دوو موسانەدەی ئەمریکا بۆ هەردووچان پشتگیری هەردووچانی کردووە زۆر تەبیعیە ئەوانیش پشتگیری لە ئەجندای ئەمریکی بکەن زیاتر لەوەی کە پشتگیری لە ئەجندای رووسی و چینی و ئێرانی بکەن ڕاستە دکتۆر بەڕێزت ئایندەی عێراق چۆن نەبینی ئەگەر بەم شێوەیە ئاوا بڕوایانی ئایا هەر بە هەمان ئەم معاناتانی لە دوای پرۆسی ئازادی لە 2023ەوە کە عێراقی پیاتێپەڕیەوە هەر جارە و هەر ساڵە و بە شێوەیە بەرز و نزمی کردووە تون و تیژی خاو بۆتەوە سیستەمی حکومڕانی شلۆغ بووە ینی پێکاتەکان زۆر جار نەگەیشتونەتە ئەنجام و ڕێکەوتنیتەوە پێ دوایە ئایندەی عێراق هەر بەم شێوەیە بڕوا لە سەردەی مستەفا کازمیشە یاخود ئەمە چۆنەڵی هاوکێشەکە بەلایەکە ئاخات ئایندەی عێراق پەیوەندی بە عێراقیەکانەوە نییە بەداخەوە عێراقیەکان خۆیان خاوەنی عێراق حقیقەتە تاڵەکە ئەمە حقیقەتێکە و کە دەبێت هەمومان بیزانین بۆ وڵاتی خۆشمانەوە بە هەرێمی خۆشمانەوە پەیوەندی بەو هاوکێشانە هەیە کە لە نێوان وڵاتانی زلهێزەوە هەیە چکە عێراق وڵاتێکی زۆر دەوڵەمەندە ینی خوای گەورە هەموو شتێکی داوە بۆ عێراق تەنها ئیستقرار و ئەمن و قیادەیەکی زیرەک و دڵسۆزی پێ نەداوە هەموو شتێکی پێداوە لە یۆرانیۆم لە نەوت لە گازی تەبیعی لە پەترۆل لە خاچی کشت و کاڵی لە سەرچاوەکانی ئاو ینی لە ناچەی سیاحی شتێک نییە کە لە ینی خێری هەبێ لە وڵاتەدا نەبێ لە هەموو شتێکت هەموو شتێکت هەیە سەحرات هەیە چیات هەیە کەنارت هەیە هەموو شتێکت هەیە هەموو شتێکت هەیە بەڵام ئەوەی کە هەیە عێراقیەکان خۆیان خاوەنی عێراق نین و عێراقیەکان خۆیان خاوەنی معادلە نێودەوڵەتیەکان نین و خۆشان کارکتەری ئەساسی نین لە یاریکردن لەو کەواتە ئەکرێ بڵێن عێراق بۆیە پێم وایە ئیستقراری عێراق بەندە بە ڕێککەوتنی زل هێزەکان و ئێقلیمەکان لەسەر مەساڵ لەسەر عێراقدا زیاتر لەوەی بند بێک لەسەر پێکهاتنی هێزە سیاسەکانی ناوخۆی عێراق چکە هەر هەمیان بۆ وەکالەت مستە کازمی تەمسیلی لایەنێک دەکا لەولای مقتەدا تەمسیلی لایەنێکی تر دەکا کاک بەرهەم تەمسیلی لایەنێک دەکا ئامار حەچین تەمسیلی لایەنێکی تر دەکە مە بەستم لەوە دێ ینی یاخود سونەکان تەمسیلی لایەنێک دەکەن کاتێ توانین ئێمە بڵێن عێراق هەمیشە لە ناو قەدەری لەعنەتی اقتصادایە چۆن ئەڵێ ینی لەعنەتی اقتصاد بە واتایی کە بووی بووە بە نەکبەتی لە بریوە خێر و بێر بێ بووی وڵاتان هەروها پێکاتەی دانیشتوانەکەش باشە ئایندەی کورد و عێراق بەرەو کوێ ڕات بەم شێوەیە ئێستا خەڵکە بەراوردی دەسەڵاتی سیاسی کوردیەکەوە بەراورد دەکات لەگەڵ دەسەڵاتەکەی مستەفا کازمی هەنگاوی جدی ئەنێ ئەو بە شێوەیە لە شێوەکان ئەم بەراوردکاریە ئایا و پەیوەندیەکانی عێراق و هەرێمی کوردستان بەرەو کوێچێت من پێم وایە زۆرینەی پەیوەستە بە عێراقیشمانەوە بە هەرێمی کوردستانیشمانەوە هەمووی پەیوەستە بە هەڵبژاردنەکانی ئەمریکاوە کە ڕەنگە زۆر لە معادلەکان بگۆڕێ ئەگەر بە پێ ئەو گۆڕانکاری کە هەیە باسی لێوە دەکرێت ئەگە ترامپ بێتەوە پێم وایە ئەم بارودۆخە
جۆرێک لە بەردەوامی دەبێتن ئەگە دیموکراتەکانیش بێنەوە پێم وایە تا ڕادێک بەرەو ئیستقراری دەڕاتن و ئیستقرارەتێک دەبێتن چکە ئەوەی ترام دەوێت وەکو بازرگانێک ترام دەوێت هەموو سەفقەیەک تەواو بوو ئەو بێ هەموو سەفقەیەک تەواو لە چاوی بازرگانێکەوە ئەمە لە دنیای سیاسەتدا شتیوانە لە دنیای سیاسەتدا هەموو سەرکەوتنێک بۆ من نییە هەموو بەرژەوەندەکان تەنها بۆ من نییە بەڵکو بۆ تۆیە بۆ ئەمە و بۆ ئەمە نسبێ و ڕێژەیە بە پێی قووەت و بە پێی تەوازدە لەسەر ئەرزی واقع بەشی خۆت وەردەگری ڕاستە کورد لە ناو دەستوردا هەرێمی کوردستان و واقعەیەک وەکو ئەمری واقعە دیفاکتۆیە جێ کراوەتەوە لە ناو هەرێمی لە عێراقی فیدراڵایە بەڵام ئایا ئەگەر هەنگاوەکانی مستەفا کازمی بەم شێوەیە سەر بگرێ ئایا دەسەڵاتی هەرێم تەزیقەکاتەوە بەرتەسکیەکاتەوە من بەر لۆی مستەفا کازمی دەست بەکاربێن باسمەوە مەترسیە کردو لەسەر ئەساسی کارکردن بۆ دیموکراسی و بۆ تاکە کەس و بۆ نێشتنی گەندەڵی و بۆ گوزەرانی کۆمەڵانی خەڵکو و لەسەر ئەم ئەساسانە دەوێت سیستمێکی حکومڕانی شمولی لە عێراقدا بمەزرێنێتەوە ئەمە ئەجندایەکە کە وەروەکو چۆن مەسەرن ئەمریکا ئەجندای لە مصر پیادە کردەوە هەمومان بەواقعی بینیمان کە سیسی لە خواری خوارەوە هێنان و کردیان بە سەرۆکو لە کاتێکدا سەرۆکی شەرعی خۆی هەبوو ینی بە هەڵبژاردن هەبوو دەرچوو بە هەمان شێوە دەبینین لە لیبیاش بە هەمان شێوە دروست دەبێتەوە هەرچەندە مەساڵحی نێو دەوڵەتی لێ شەڕەکە گەرمترە پێم وایە لە عێراقشدا دەیانەوێت بە هەمان ڕتم بڕۆن بە هەمان ئەو ڕتمە بڕۆن وایە دەسەڵاتی سیاسی کوردی چۆنە بێ هەست بەم خەتەرە بکات کە تۆڵێ دەسەڵاتی سیاسی کوردی ینی یان دەبێ خۆی بگۆڕێن یان بەرەو دۆڕانی تەواو دەچێت یان دەبێ خۆی بگۆڕێ یان دەبێ دۆڕانەکە لە لاوازبوونی قوارەی هەرێمە یاخود لێسەنەوەی ینی مەبەسم دەسەڵاتەکانی وردە لێ ئەسەندرێت پێم وایە ئەگەر تۆ ئەنێگە قوارەی سیاسی هەرێم نەبێت دەسەڵاتی کوردی خۆی چی ئەنی مەلیک پادشا ئەگەر ڕعەتی نەبێ مەلیک چێت تاکە کەسێکە ئێمەش گەو قوارەیەمان نەبێ ئەحزابی سیاسی هەرێم کوردستان چی پێ دوایەوە مەترسی لەسەر بێ بۆ ئایندە بەم دۆخەوە هەموو شتێک مەترسی لەسەر لە گۆڕانکاریەکاندا بۆیە دەبێ هەوڵیەوە بدرێ لە گەمەکاندا ئاگادار بینەگە کارکتەریش نەبی دکتۆر بە بڕوای تۆ ئەگەر لە ڕابردووە ئێمە ئەوەی کە باسمان کرد بەشێکی ململانیەکان ئیتنی بێ نەتەوەیی بوو بێ مەزەبی بوو بێ پێدوانیە یعنی ناڕەزایەتی ئیتر لە ئێستا بەدواوە لەسەر ژیان و گوزەران و قوتە لە عێراقش و لە باشووری لە کوردستانیش لە عێراقدا زۆر جاکار لەسەر ئێستا ئەوش کێشەی هەیە لەسەر تەوەرەش دەکرێت ئەوان تا ڕادەیەک گرفتی خزمەت گوزاریان هەیە ئەوان گرفتی گوزارانیان کەمترە لێ موچیان نییە گرفتی گوزارانیان کەمترە لە ئێمە جا بە هەر شێوە بۆ چونکە بە هەر شێوەک لە شێوەکان ماڵێک دوو موچە و سێ موچەی هەیە جاوە حەشدا ئەوە شۆ پۆلیسە ئەمە ئەحزابە ئەمە حکوومەت هەر شتێک لە شتەکان و موچەکەشیان بەردەوامە چونکە سەروەتی عێراق ئێکجار زۆرە لە کوردستاندا گرفتی گوزەران و ژیانت هەیە گرفتی خزمەت گوزاریت کەمترە بۆیە کە ئەو پارانەی لێوێ دێ زۆر جار لێوێ کار لەسەر تەوەری نەتەوایەتی دەکرێت کە دەدرێ بە کورد و کار لەسەر تەوەری ئاهینزایش دەکرێت بە حکومی کە کورد زۆری نەی سونەشە ئەنی ئێستا کە کار لەسەر هەردوو لایەن دەکرێت وەکو باسمان کرد بۆ ئەوی پێکاتەکان و چینە پێکاتەکانی عێراق تا بکرێت لە یەکتر زیابن نەبنە پارسەنجی بەڵام ڕاستە دکتۆر بەڵام ئێمە کە تۆ سەیری کاتێک ناوەکانی نێوان هەرێم و بەغداکەی ئەوەنە کۆمەڵی ڕەهەندی قانونی باسەکرێت کە هەرێمی کوردستان پێوەی پابەند نییە کەمتر یعنی ڕەهەندە نەتەوەی و ئایدۆلۆژیەکەیان ناسیۆنالیستیەکە ئەوروژێنرێت بە بڕوای تۆ بۆ خۆی ئەگەر کورد بچێتە ژێرباری هەندی ڕەهەندی قانونیەوە بۆ عێراق کە خۆی هەر ڕێکەوتنی ژوایەوە ئەوەشی لە دەستورە ئاماژەی پێکراوە پێدوانێ بەشێ لە گرفتەکان حەلەبێ لە نێوانی عێراق و هەرێمە دەزانی زۆربەی شتێک بڕگەکانی دەستور کە هاتووە کە زۆرینەی نووسراوە دواتر بە قانون ڕێک دەخرێ ئەم بڕگە دەستوریەکەت هەیە بەڵام کە دواتر بە قانون ڕێک دەخرێ زۆر لە گرفتانە لێوە دروست بووە مەجالێکی هێشتۆتەوە مەجای هێشتووە تۆ بە تێڕوانینی خۆت شڕۆی دەکەی من بە تێڕوانینی خۆم شڕۆی دەکەم هەر لە مۆزوعی ڕیفراندۆمەوە کە من بە حەقی خۆم دەزانی وەکو کوردێک ئەو بە حەقی تۆی نەدەزانی وەکو عێراقێک و عەرەبێک بۆ دەگۆ فەرمەوە دەقی دەستوری منیش دەمانگو ئەم فەرمو ئەمەش دەقی دەستوری و بە نەتیجەش بەرکەوتنێکی تراژدی لە نێوان ڕوویدا و نەتیجەکەی خراپ بوو نەتیجەکەی خراپ بوو کە کورد زیاتر زەرەری لێکردلەوەی کە قازانجی لێکرد مەبەستمان لە چی دێ لەمە بۆیە ئەو ئیشکالەتە قانونیانە تا ڕادەیەکی زۆر پەیوەستە بەو دابڕانی کە لە نێوان هەرێم و عێراقدا هەیە
لە نێوان هەرێم و عێراقدا هەیە بە تایبەتی تێگەیشتنی سیاسی پێم وایە ئەگە تێگەیشتنی سیاسیە بۆ نمونونەکە کازمی هات قیادەی کوردی چی یەکێتی چ پارتی چه حەزابەکانی تر زۆرینەی پێشەوەی کازمی دەسە کورسەکە دابنیشێ پیرۆزبایی و موسانەدەیان بۆ نرد موسانەدەیان بۆ نرد کازمیش هەوڵی ئەوە دەدا ئەو پشتگیری کوردی بەردەوام بێ لەولا پشتگیری شیعی نییە و پشتگیری سوننیشی نییە جگە لە عەمار حەکیم و بەشێک لە سوننەکان ئەمانەی نییە ئێستا کە کوردیش کە داوای مەتاڵیبەکانی لێ دەکا ناتوانانی بڵێ نادەم و ناشتوانانی بڵێ دەیدەم هەردوو لە ئەوەدا گرفتدارە بە هەردوو لا گرفتدارە بۆیە پەنا بۆ قانون و یاسا پەنای بۆ قانون و یاسا بردو باز لە قانون و یاسا دەکاتن هەرێمیش دەڵێ با بە قانون و یاسا پێک بێن فەرموو دانیشین فەرموو دانیشتنەکە چی لێشین بۆ تۆ تاوەکو ئێستاکە یەک بڕیاری قانونیم پێ بڵێ کە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا ڕێکەوتین لێسەکراوێت باشە من ماوەی بەرنامەکەم تەواو بێمەوێ دوا قسەی بەڕێزت گەر بکرێ ینی پێویستە کورد چۆن حکمت بەکار بهێنێ بۆی بتوانێت مدارات لەگەڵ حکوومەتی عێراقیا بکە و ناڕەزایەتە ناوخۆیەکانی کوردستانیش بەو شێوەیە بەردەوام نەبێت تاوەکو ئەوە بگاتە ئاستی تەقینەوەیەکی زیاتر پێم وایە پێشەم شتێک کورد دەبێت لەگەڵ خۆی زیاتر ڕازگۆبی و لەگەڵ حەزابی سیاسی و دەسەڵاتی کوردی لەگەڵ شعبەکە ڕازگۆ بن ئەو سەرچاو و سامان و زۆرێک کە کوردستان هەیەی و چی وەری دەگری چی خۆی ئینتاجی دەکاتن دەکرێت بەسە خەڵکدا دابەش بکرێتن لەوەی کە ئەبەلوش بکرێتن و ببرێتە لایەکی ترەوە سەرچاوەکانی داهات بۆ خەڵک ئاشکرا بکرێتن ئەوە سەرچاوی داهاتمانە و ئەوەندەیە ئەمە خەرجیەکانمانە هەموو شتەکان ئاشکرا بکرێ پێم وایە ئەو کاتە خەڵک لێ قبول دەکە اینجا دواتر چۆنێتی سیاستکردن لەگەڵ عێراق و لەگەڵ ئەقلیم و لەگەڵ نێودەوڵەتی دەبێت بە کوتاری یەکگرتو بە قسەی یەکگرتوبی بە تایبەتی لە نێوان دوو شاباڵەکەی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتینە و بەشداری پێکردنی حەزابەکانی تریش و بەشداری پێکردنی حەزابەکانی تریش بەڵام تۆ تاوەکو خۆت لە ناوخۆتدا نە کۆگیری نە خیتابی سیاسی دیەکە نە بڕیاری سیاسی دیەکە نە قەرارەت یەکە نە وەفدە دیەکە چۆن دەتوانی کاتە هاوکێشەکە تا ئەو هاوکێشەیە هاوسەنگ نەکرێتەوە کورد هەر بەم شێوەیە گوزەرانی خەڵک ڕاکورد بەم شێوەیە ئەستی عێراقش ئەماشتە تو تاوەکو خیتابی سیاسی خۆت یەکگیر نەبێ تاوەکو بڕیاری سیاست بێ کۆ نەبێ چۆن دەتوانین لەگە بەرامبەردا بنیشی ڕاستە ناتوانین بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر شوان عوسمان مامۆستای زانکۆ و توێژەر لە مێژووی ئیسلامی سپاس دەکەم لەم بەرنامەیە ئامادەوی لەگەڵ سپاس بۆ بەڕێزیش بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆ بەر لەوەی ماڵاوایی بکەم دەمەوێت سوپاسی سەنتەری ڕۆشنبیری نووری حکمە بکەم لە قیسلێمانی بۆ ڕەخساندی ئەم شوێنە بۆمان تاوەکو گفتوگۆیەکی معریفیمان لەسەر بارودۆخی عێراق تێدا ئەنجامدا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس بۆ ئێوەش.